بەڕابردوویەکی پڕ شانازی و مێژوویەک پڕ لە خزمەت بە قوتابیان ڕێکخراوی قوتابیانی کوردستان 17مین ساڵ یادی ڕاگەیاندنی تێپەڕاند و پێی نایە 18مین ساڵی خزمەتکردنیەوە. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش دەڵێت ئەم ساڵ بەهۆی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا هیچ جۆرە چالاکیەک بۆ 17مین ساڵ یادی ڕاگەیاندن ئەنجام نادەن. هاوکات بەڵێنیش دەدات کە ڕێکخراوەکەیان لەسەر خزمەتکردن و بەرگریکردن لە مافەڕەواکانی قوتابیان بەردەوام بێت. ئەم ساڵ لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەمیان هۆکارە خۆپارێزیەکانی ڤایرۆسی کۆرۆنای، هۆکاری دووەمیشیان بوونی یەکەم چالاکی پرۆژەی دۆستانی محەممەد و هەروەها هاتنەوەی ناوی قوتابی و خوێندکار کە ئێستا ناوەندوولقەکانی ئێمە لە تەواوی شار و شارەشەکان دەستکراوین بۆ ئەوەی کە هاوکاری قوتابی خوێندکارکەین بەهۆی ئەو بەداخەوە گرفتانی کە وەزارەتی خوێندنی باڵا لە ناو هاتنەوە هەیە. کۆمەڵێک قوتابی ناوی نهاتێتەوە، هەندێکیش هەڵە لە هاتنەوەی ناوەکانیان هەیە. بەم دوو هۆکارە بڕیارماندا چالاکیەکانمان بخینەوە خزمەتی قوتابی خوێندکار وەک ڕێکخراوێکی قوتابی خوێندکاری لە هەرێمی کوردستان. بۆ ساڵی داهاتوویش ئەوەی لە پلانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەیە پشت بەخوای گەورەمانەوە دقیق جێبەجێکەین کە تەواوی پلان خاڵەکانی پلان بریتە لە خزمەتی بە توێژی قوتابی خوێندکار و هاوکاری دام و دەستگا پەروەردەییەکان و چاودێریکردنیان هەماهەنگیکردن لەگەڵ ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان لەسەر و هەمویانەوە پەروەردەکردنی قوتابیان و خوێندکاران بە پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن. ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان شانازی دەکەن بەوەی کە درێژە پێدەری کاروانی پڕ شانازی ڕێکخراوە خزمەتگوزاریەکەیانن کەەوە خۆیان باسی دەکەن بێ جیاوازی ڕنگ و دەنگ خزمەت بە چین و توێژی بەژمێنەتی قوتابیان دەکەن. بەڕاستی وەکو خۆم کە ئەندامێکم لەم ڕێکخراوی قوتابیان شانازیەکەم کە ماوەی نزیکەی 4 ساڵ لەو 7 ساڵەیە خزمەتم کردووە و بەڕاستی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕووی کەرتی پەروەردە و فێرکردنەوانێ خزمەتی گەورەی بە خوێندکاران کردووە و جێدەسی دیارە بەڕاستی بێ جیاوازی خزمەتی سەرجەم چین و توێژی خوێندکارانمان لە قۆناغی ئامادەی و زانکۆکانان کردووە و یەکی لەو شتانی کە ئێمە توانین شانازی پێ بکەینەوەیە کە خزمەتێکی پارانەویست بوو دوور لە هەموو ئامانجێکی مادی جیاواز لە هەموو ئەوانەی کە لە ئەو ڕێگای ئیشەکەن کە ئیش بۆ خوێندکاران بکەن. سپاسی خۆکەین کە تەنها ئامانجمان خزمەتکردن بووە بە خوێندکاران و دوور لە هەموو بەرژەوەندەکانی خۆمان. ئەوش جێکی شانازیە بۆ من و تاوی ئەو ئەندامان کە چەند ساڵانێکی زۆر لە ڕێکخراوە ئیشەکەن. سوپاس بەخوا لە ماوەی کارکردنماندا لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و 17 ساڵ بەردەوام بوون توانیمانە سیقەیەکی تەواو پەیدا بکەین لە چین و توێژەکانی کۆمەلگادا کە ئێمە لەوانەیە شێکمان کردبێ بە بڕێکی زۆر کەم لە چاو شوێنەکانی تر و بە خزمەتێکی زۆ زیاترە و ئەوەش زۆ جێگەی شانازی بۆ ئێمە کە ئامانجمان خزمەتکردنی کۆمەلگایە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە 11 ساڵی 2023 ڕاگەیەندراوە و درێژە پێدەری چەند ڕێکخراوێکی قوتابی و خوێندکاریە کە لە ساڵانی هەشتاکانەوە دامەزراون. لە ئێسادا ئەم ڕێکخراوە خاوەنی 7 ناوەند و زیاتر لە 120 لقە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. هاوکات چەندین پرۆژەی ناوازەی بۆ قوتابیان هەیە، بە نمونە خولی سەرکەوتن، پرۆژەی ڕێگای زانکۆ، پرۆژەی دۆستانی محەممەد و پرۆژەی سمبولی نور و دەیان پرۆژەی دیکە کە لە سەرجەمیاندا قوتابیان بێ جیاوازی سوودمەند دەبن. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.